سڵاتان لەبێت و بەیانیتان باش هیوادارم کە لە هەر شوێنێکن و ئێستا بینەری ڕۆژباشی کوردستان 24 ئەوە دڵەکانتان ئارام لەشتان تەندروست و ساغ و هەروەها ئامادەیتان تیادا هەبێت بۆی کە بینەری بەرنامەکەمان بن. کوردی زمانان لە هەر سوچێکی ئەم دنیایان بەیانیتان باش، ڕۆژتان باش. خۆشحاڵم کە ئەمڕۆژ لەگەڵتانم با کۆمەڵی بەرگە و بابەت کە سەرەکی ترینیان باس لە شاری ڕۆشنبیری دەکەین لە سلێمانی کە شاری ڕۆشنبیری و هونەر و کولتور و هەروەها ئەو بابەتانەیە کە ڕۆشنبیری لە کوردستانی گەورە دەردەخەن. ئەم هەفتەیە هەفتەی ڕۆشنبیری سلێمانیە کە بۆ دەرخستنی جوانەکانی سلێمانی لە ڕووی هونەر و ڕۆشنبیریەوە هەروەک دەزانن مۆچەکەی کۆرۆنا نەیهێشت ساڵی پار زۆربەی چالاکیەکان بەڕێوەچن بەڵام ئەم ساڵ چالاکی ڕۆشنبیری هەفتەی ڕۆشنبیری لە سلێمانی بەڕێوە دەچێت کە کۆمەڵێ چالاکی لە خۆی دەگرێت. ئێمەش میوانمان دەبێت سەبارەت بۆی کە بزانین چالاکیەکان چین چەند ڕۆژ بەردەوامە بێت بێگومان هەفتەیەک لە 25 تاوەکو 30 بەردەوام دەبێت و هیوادارین کە ئێوە ئێستا بینەرمان بن بۆی کە ئاگاداری ئەو چالاکیانە بن کە چەند ڕۆژە چەند هەفتەیەکی شەبا بڵین لە شەقامەکانی سلێمانی با شێوەی سەبتایتڵ و ئەوانە کاری لەسەر بکرێت و ڕێکلامی بکرێت. بەڵێ کۆمەڵە بابەتی دیکەشمان هەیە کە ئەوانە بێگومان سەرنجی ئێوە ڕادەکێشن بۆیە بۆ هیچ شتە نەمەچن لەگەڵ بەرچایەکەی خۆتانە دابنیشن هەم نانی بەیانیەکەتان بخۆن بە تەندروستی و هەم بینەری بەرنامەی ڕۆژ باش بن. ئەوە من سەڵمان فەرمانیش لەگەڵتانم بۆی کە بڕگە بە بڕگە لەگەڵتان بم و بابەتەکانتان پێشکەشن. سەرەتاش با بچین کورتێک لە هەواڵەکان ببینین و دوایە دەگەڕێن. حکوومەتی هەرێمی کوردستان پابەند دەبێت بە بڕیاری دابەشکردنی موچەی 30 ڕۆژ جارێک و ئەم ڕۆژ موچەی چەند وەزارەتێک دابەش دەکرێت. وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان بە فەرمانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مەسرور بارزانی پابەندە بە دابەشکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە هەر 30 ڕۆژ جارێک. ئەمڕۆژ موچەی وەزارەتەکانی تەندروستی، پێشمەرگە، دارایی و ناوخۆ دابەش دەکرێت و ڕۆژانی داهاتوش موچەی وەزارەت و دەستەکان بە پێی خشتەی ڕاگەندرا و دابەش دەکرێت. حکوومەتی عێراق دووپاتی دەکاتەوە هێشتا پشکی هەرێمی کوردستان لە بودجەدا گرێکوێرەیە و نەکراوەتەوە. حەسەن نازم وتەبێژی حکوومەتی عێراق لە وەڵامی پرسیاری ڕۆژنامە نووساندا ڕایگەاندووە. دواخستنی پەسەندکردنی بودجە بۆ شەمەی داهاتوو ئاماژەیە بۆ ئەوەی کە هێشتا گفتوگۆکان بەردەوامن و گرێکوێرەکەش نەکراوەتەوە. حەسەن نازم گوتیشی گرێکوێرەی سەرەکی لە بودجە بریتیە لە پشکی هەرێم و وردەکاریەکان. ئەمڕۆ ڤاکسینی ئاسترازینکا دەگاتە عێراق. سەرچاوەیەک لا وەزارەتی تەندروستی عێراق ڕایگەاندووە ئەمڕۆ 350,000 ڤاکسینی ئاسترازینکا دەگاتە بەغدا. ڕاشی گەاندووە لە ماوەی 2 هەفتەی داهاتوودا 2 ملیۆن پێکوتەی چینی دەگاتە عێراق. سەرچاوەکە ئاماژەی بۆش کردووە سەرەتا ڤاکسین بە کارمەندانی تەندروستی، هێزە ئەمنیەکان و بە ساڵات چوان دەدرێت. بڕیاریشە لەم ژمارەیە 43,000 ڤاکسینی ئاسترازینکا ڕەوانەی هەرێمی کوردستان بکرێت. دادگای دەستوری تورکیا ڕایگەیاند 31 ئادار یەکەمین لێکۆڵینەوە لە دۆسەی داخستنی هەدەپە دەست پێ دەکات. لە ماڵپەڕی فەرمی دادگای دەستوری تورکیا بڵاو کراوەتەوە ئەنجومەنی گشتی دادگا لێکۆڵینەوە لە دۆسەی داخستنی لە 31 ئادار بۆ داخستنی هەدەپە کۆ دەبێتەوە. بە پێی زانیاریەکان کۆبوونەوەکە بۆ ئەوەیە کاری تەواوەتی لەسەر داخستنی هەدەپە بکرێت و لێکۆڵینەوەی ورد لەبارەی داخستنی هەدەپە بکرێت. ناوی ئەندامانی ئەنجومەنی بەڕێوەبردننی ئاکاپا ئاشکراکران. حوتەمین کۆنگرەی یاسایی پارتی داد و گەشەپێدان ئاکاپا لە ئەنقەرە بەڕێوەچوو. ڕەجەب تەیب ئەردۆغان کە هیچ ڕکابەرێکی نەبوو بە زۆرینەی دەنگی ئەندامانی کۆنگرا بە سەرۆکی ئاکاپا هەڵبژێردرا. هەریەک لە نوعمان کورتڵموش و بیناڵ یڵدرم بە یاریدەدەری سەرۆکی ئاکاپا دەستنیشانکران. هاوکات 75 ئەندامی ئەنجومەنی بڕیاردان و 27 ئەندامی ئەنجومەنی بەڕێوەبردن هەڵبژێردران. ئەمە بوو کورتێک لە هەواڵە سیاسەکان. با بچنە ناو بڕکەکانی دیکە بزانین چی ئامادە.
ئەوانەی کە پێشتر ئەم ئەفلام کارتۆن و ئەم بابەتانە نەبوو ئێستا کۆمەڵە کەناڵی با بڵێن ڕاگەاندن بۆ مناڵان هاتوتە ئاراوە بەڵام پێشتر تەنها گروپێکی هوەری منداڵان لە سلێمانی هەبوو کە زیاتر لە 25 ساڵە باسی ئەوە ئەکەم کە توانێتی چەند بەرهەم پێشکەش بە دنیای منداڵان بکات چەندین گۆرانیان هەبوو چالاکیان ئەنجام دەداوە منداڵان بەو شێوەیە لەگەڵ ئەو گروپەیە ڕۆژەکانیان بەسەر دەبێت گروپەکە پێک دێت لە بەشی میوزیک و گۆرانی و وێنەکێشان و شانۆ و خاوەنی 8 بەرهەمی گۆرانی و میوزیکن لەگەڵ نمایشکردنی چەند شانۆگەریەکی منداڵان لەگەڵ ئەوەی کە گروپەکە مێژوویەکی تایبەت بەخۆی هەیە لە هەمان کاتیشە بەشێک لە دایک و باوکانە لەگەڵ ئەوەی کە خۆیان لە تەمەنی منداڵیدا لەناو ئەو گروپە بوون ئێستا منداڵەکانیان بردۆتە ئەو گروپە با پێکەوە بینەری ئەو گروپەبی کە ئێستا تیپی هوەری منداڵان هاوشێوەی زۆرێک لە تیپا هوەریەکانی دیکە بە بۆنەی سەری ساڵی کوردی و بەهار و نۆرۆز بەرهەمە هوەریەکانیان پێشکەش بە گەشانەوەی سروش دەکەن. مۆفەق لهۆن وەک دامەزرێنەری تیپەکە هەموو توانەکانی خستۆتە گەڕ تاوەکو لەگەڵ منداڵانی گروپەکە هەموو ساڵێک چەندین بەرهەم پێشکەش بە منداڵانی کوردستان بکەن. بەو خۆشەویستی کە هەمانە بۆ مناڵان بۆ عشقە گەورەی کە مناڵ ئایندەی گەشی کۆمەڵە هەمیشە مناڵ ئەبێ بە چاوێکی گەورە و لە بەڕێزێکی زیاترەوە تۆ چ مافەکانی بەرزڕاگری چه پێداویستیەکانی چ ئەو هەوڵ کۆشانەی کە ئێمە هەیە بۆ ئەوەیە کە مناڵان شاگەشتە بن هەمیشە شادومان بن مافەکانیان بێتە دی بتوانین کاتێکی خۆشیان بۆ دەسەبەرکەین بۆیە بە هەموو نەبوونی بە هەموو ئەو قەیران و ئەو ئاسنگانی کە ئێنە بەردەم ئێمە وەکو تیپی هونەری مناڵان بەڵام ئێمیشە هەم بەردەوام بین و هەوڵمان ناوە کە بەردەوام بین و تا بشتوانین هەر بەردەوامە بین. تەمەنی تیپی هوەری منداڵانی سلێمانی زیاتر لە 25 ساڵە لە ڕێگای میوزیک و وێنەکێشان و نمایشە شانۆیەکان توانیویانە چەندین بەرهەمی هوەری تایبەت پێشکەش بە منداڵان بکەن. هەر ئەمە ژوای کردووە بەشێک لە دایک و باوکەکان کە خۆیان ڕۆژانێک لە ناو تیپەکەدا بوون ئێستا منداڵەکانیان بهێننەوە ناو گروپەکە. دڵسۆزیم بۆ ئیشی مناڵان جارێکی تر مناڵەکەم هێناوەتەوە ناو هەمان گروپ وە تەمەنا ئەەکەم جارێک تر هێوەندی توانێت مناڵەکەی بێنێتەوە ناو هەر هەمان تیپ لە خزمەتی هوەری مناڵان نابین. دنیای مناڵ دنیایەکی زۆر زۆر جیاوازە بۆیە لە مناڵێوانێ بتوانیت خزمەتی بەهرەی مناڵەکەت بکەیت زۆر باشترێکە بۆی بتوانین نەتیجەیەکی جوانی هەبێت داخیرە. لە ڕێگەی گۆرانەکان مۆژینگە پارێزم و ببم بە هاوڕێ و دۆستی ئاشەڵان بۆیە من ئەم ئێستا گۆرانێکی تازە ئەەکەم ئەویشەوەیەکە ژینگە پارێزین ڕقمان لە کەس نەبێ ڕقمان لە ئاشەڵان نەبێ بۆیە زۆرم پێخۆشە هەمووتان ژینگە و ئاشەڵانتان خۆش بێت. ئەو بەرهەمانەی بۆ هاتنی ساڵی نوێی کوردی لەلایەن ئەم منداڵانەوە پێشکەشکران گۆرانی تایبەت بە ژینگە دۆستی و خۆپاراستنی تەندروستی و پەیامی ئاشتی و خۆشەویستی بۆ جیهان بوو تاوەکو بتوانرێت لە دیدگەی ئەم منداڵانەوە ژینگەیەکی تەندروستتر بەرهەم بهێنرێت. دالیا کەمال، کوردستان 24 سلێمان. زۆر گرنگە کە منداڵەکانمان لەسەر ئەوە ڕابێنین کە کوردستان و ژینگەی کوردستانیان خۆش بوێت. بەم شێوازانە بەم شێوە چالاکیانە بێگومان منداڵان زیاتر لە هەزر و بیریان دەچەسبێت. با پێکەوە ئێستا گۆڕانکاریەکانی ڕۆژی کەش و هەوای شارەکانی کوردستان ببینن دواتر دێمەوەێت.
سلێمانی شارێکی زیندووە و بەردەوام ئەفسوونی تایبەتمەندی هوەری لێ دەبارێت بۆیە ئەو تایبەتمەندیەی کە لە کولتورەکەی لە مێژوەکەی لە هوەرەکەی ئەوەی کە لەو شارە حیاتە هەیە وەی کردووە کە ببێتە پایتەختی ڕۆشنبیری بۆیە لە پایتەختی ڕۆشنبیری بێگومان ساڵانە ڕێوڕسمێک بەڕێوە دەچوو کە باس لەوە بکرێت تیایدا چالاکیەکان بخرێتە ڕوو و باس لە ئەو بابەتانە بکرێت کە زیاتر جوانیەکانی ئەم شارە دەرەخات و ئەم ساڵ هەرچەندە کۆرۆنا چارەکەەکانی لە قاڵب داوە بەڵام ئەمڕۆ بە دروشمی پایتەختی ڕۆشنبیری جوانیەکانی نمایش دەکات پێشانگای کتێب لە سلێمانی دەکرێتەوە جگەلەوە هەفتەیەک بەڕێوە دەچێت کە هەفتەیەکە پڕ لە چالاکی هوەری سەبارەت بە پایتەختی ڕۆشنبیری کە میوانمان لە سلێمانیەوە شەیما وەسیم بەڕێوبەری بەشی پایتەختی ڕۆشنبیری لە سلێمانی لەگەڵمانایە ئەم کاتت باش شەیماخان بەیانیت باش هیوادارم کە بەیانێکی پڕوز دەبێت ئەم هەفتەیەکی پڕ لە چالاکی وزە ئەبێ بۆ ئێوە با لەوێەوە دەست پێ بکەین یەکەم چالاکی بەچی دەست پێکات لەم هەفتەیە سلااوتان لێبێ دەستخۆشی بۆ جەنابەت و بۆ کەناڵەکەتان بەڵێ ئێمە وەک وەزارەتی ڕۆشنبیری بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هوەری سلێمانی هەفتەی ڕۆشنبیری سلێمانیمان ڕاگەیاند کە ئەمڕۆ سەعات 10 لە کتێبخانەی گشتی مەراسیمی ئەو هەفتەی سلێمانیە دەست پێ دەکات کە بە دروشمی پایتەختی سلێمانی جوانیەکانی نمایش دەکات کە کتێبخانەی گشتی بە هاوکاری بەڕێوەبەرایەتی چاپ و بڵاوکردنەوە پێشانگایەکی کتێبەکەنەوە کە بۆ ماوەی یەک هەفتە بەردەوام دەبێ تا سعات 6 ئێوارە ڕۆژانە بەردەوامە بێ بۆ ماوەی هەفتەیەک بە هاوکاری 25 دەستگا و بنکە و کتێبخانە کە بەشدارن لەو معرەزی کتێبە زۆر باشە خات و شەیما جگە لە ئەو پێشانگای کتێبە دیارە ئەم هەفتەیە بێگومان هەفتەیەکی پڕ لە کار و مەشغەڵەتە بێ بۆتان وە پڕ لە چالاکیەکانی دیکە چین بۆ نمونە کۆڕی شعری تایە بۆ نمونە شانۆی تایە بۆ نمونە ئەو چالاکیانێکە هەن باسم بۆ بکەی ڕۆژەکان لە دوای یەک چین چالاکیەکان تایدا ئەنجامەدرێت بەڵێ وەک ئاماژەم پێکرد کە ئەمڕۆ سعات 10 افتتاحی هەفتەی ڕۆشنبیری سلێمانیە بێ هەر ئەمڕۆ سعات 2 لە تەلاری هونەر لە هۆڵی چێوار مەراسیمی کردنەوەی کۆڕ و دیدارە ئەدەبیەکانە بێت کە بۆ ماوەی هەفتەیە کۆڕ و دیدارمانە بێ بەڕاستی ئێمە خۆی پێشتر کە کۆبوونەوەمان کرد وەکو لیژنەی باڵا دامان نابوو یادێکی شایستە بە سلێمانی بکەینەوە بەڵام بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و قەیرانی دارایی وای کرد کە چالاکیەکانمان چڕ بکەینەوە بەس چالاکیە ئەدەبیەکان و کۆڕەکان بهێڵینەوە و لە هەمان کاتیشدا کە ڕۆژی جیهانی شانۆ کە ئەکەوێتە 27 مانگ بۆی بەباشمان زانووی کە ئەو مەراسیمی ڕۆژی جیهانی شانۆش لە هەفتەی ڕۆشنبیری سلێمانی ئەویش ئەو یادە بکەینەوە باشە شەیماخان ئێستا باست کردوتت لە هۆڵی چێوار و لە هۆڵی ئەمنە سوورەکەش چالاکیەکی تر یاخود کوڕێکی تر بەڕێوەچێت بۆچی هەموو ئەو چالاکیانەتان لە یەک شوێن کۆ نەکردوتەوە هەر کامێکی لە هۆڵێکی سلێمانی مەبەستان چیەلەوە بەڕاستی خۆی سلێمانی شارێکی زیندووە بەردەوام لە هەموو هۆڵەکانە چالاکی تایبەت هەیە چالاکی ئەدەبی بێ هوەری بێ و پێمان خۆش بوو چالاکیەکان لە یەک شوێن کۆ نەکەینەوە بۆی ئەو ئیزدیحامە دروست نەبێ لەبەر کۆڤید-19 پێمان باش بوو چالاکیە ئەدەبیەکان کۆڕەکان لە تەلاری هونەر بێ لە هۆڵی چێوار بەڵام کۆڕی شاعرەکە لە ئەمنە سوورەکە بێ بۆی جەوێکی تەرفیهی زیاتر وەربگرێ هەروەها بۆ ڕۆژی جیهانی شانۆ لە هۆڵی ڕۆشنبیری ئەکرێت لەگەڵ هۆڵی تەوار بەڵێ باشە زۆر باشە شەیماخان بابزانی هۆڵی هونەرە جوانەکان زۆر باش زۆر باشە تۆزێ دەنگەکانمان لە یەک دوورە کە قساکەین بەیەکەوە ئەبێ من چاڕێی جەنابە بکەم ببوورە باشە با بێمە سەرەوە کە شەیماخان ئەمڕۆ مادەم یەکەم چالاکی بە کتێب و کتێب خوێندنەوە دەست پێکات با بزانین چەند وەشانخانە لەم پێشەنگایە بەشداریان کردووە بەڵێ 25 دەستگا و بنکە و کتێبخانە بەشداریان کردووە لە کتێبخانەی گشتی بە هاوکاری بەڕێوەبەرایەتی چاپ و بڵاوکردنەوە
کەماوە یەک هەفتە بەردەوام دەبێ کە زۆربەی کتێبخانەکان داشکارنێکی باشیان کردووە بۆیە ئێستا دەرفەتێکی باشە کە ئەو کەسانەی کە حەز لە کتێب و بواری ئەدەبەکەن کە ئەمڕۆ سەردانی کتێبخانی گشتی بکەن سعاتدا بۆ کڕینی ئەو کتێبانی کە خۆیانیانەوێ ئەوە هەموو چالاکیەکانیشمان بە ڕێکاری خۆپارێزی ئەنجامەدرێن واتە پێشەوەی ئەو کەسە کە بچێتە قاعەکان دەمامک و ماسک و تەعقیم و هەموو شتێکدانراوە لەبەر خۆپارێزی بۆیە هەر کەسێک کە سەردانی و شوێناناکە بە خۆپارێزی و بە بێترسەوە ئەچێتە هۆڵەکانەوە. زۆر باشە وتت 25 ناوەند یاخود وەشانخانە بەشداریان کردووە تەنها بەس ئەو وەشانخانەن کە لە هەرێمی کوردستانی میال ئەوانیش کە لە دەرەوە نەتوانیانە بەشدار بن لە ئەم پێشەنگای کتێبە. بەڵێ بەڕاستی ئەم ساڵ لەبەر کۆرۆنا حدود و شتەکان داخرابوون زۆر ئەوانەی دەرەوە بەشداریان نەکردووە هەر ئەوانەی ناوخۆ بوون بەڵام چەند بنکە و دەستگایەک لە دەرەوە کە پێشتر هاتبوون حەزیان کرد بەشداری بکەن ئێمەش پاڵپشتیمانکردن و ئەوانیش بە هەمان شێوە بەشداریەکەن لەم معرزی کتێبەیە. باشە شەیما خان لە پەیڤێکە ئاماژەتان بەوە کردووە کە دەڵێن ئەم ساڵ بەهۆی کۆرۆنا موتەکەی کۆرۆنا چالاکیەکان لە قاڵب دراون ئەگەر کۆرۆنا نەبوایە چالاکیەکان زۆر لەمە بەرفراوانتر دەبوو چیتان دەکرد چ پرۆژێکی ترتان هەبوو لەم کاتیا بخەنە ڕوو؟ بەڵێ بە ئەکیدی ئێمە بۆ ماوەی 2 ساڵ لەبەر کۆرۆنا و کەرەنتین و خەیرانی دارایی چالاکیەکانمان بەو شێوە فراوانە نەبوو بەڵام لە بیدایەتی مانگی یەک قەرارماندا کە چالاکیەکی گەورە و فراوان بکەین کە شایستە بێ بە سلێمانی کە ویش لە پارکێکی گەورە بێ کە لە هەواری شار بێ هەموو بوارەکانی هونەر و ئەدەب و کللتور بگرێتەوە هەروەها هەموو قەزا و ناحیەکانی دەوروبەری سلێمانی بەشداری بکەن ئەوانیش هەر کەسە و بە بەروبوومی تایبەت بەخۆی چ بەروبوومی خۆماڵی و ئیشی دەست بێت یاخود کار و چالاکی هونەری و ئەدەبی تایبەت بە خۆیان بێ بەڵام بەهۆی ئەوەی کە کۆنتترۆل نەئەکرا نەمانەتوانی کە ژمارەیەک تحلیل بکەین و بەس ئەو ژمارەیە خەڵکە بێت لەبەر ئەوە قەرارمانە بەو شێوە فراوانە نەیکەینەوە تەنها لە هۆڵەکان بێ ئەویش بە شێوەیەکی خۆپارێزی کورسیەک ناکورسیەک شریتی لێ ئەدرێت بۆ ئەوەی کە گەیشتە ئەو ڕێژەیە دەرگای هۆڵەکان داخرێت و لەوە زیاتر خەڵک نەتوانێت بێتە ژوورەوە لەبەر ڤایرۆسی کۆرۆنا. باشە خات و شەیما چالاکیەکان باسمان کرد کە لە نمایشگای کتێب پێشەنگای کتێب و هەروەها شانۆگەری پێکات و کۆڕیش لێرە چالاکی میوزیک و گۆرانی خۆی لەکوێوە لە چ ڕۆژێک جێ ئەکاتەوە و ئەو هونەرمەندانی کە بەشدار ئەبن کێن ئەگەر چالاکیەک لەو شێوە هەیە؟ بەڵێ بەڕاستی ئێمە چالاکیە هونەریەکانمان ڕاگەر بە شێوەیەکی گشتی بەڵام تەرکیزمان کردە سەر کۆڕ و ئەدەب چونکە سلێمانی وەک جەنابتان دەزانن جگەلەوەی پایتەختی ڕۆشنبیریە شاری داهێنەری ئەدەبی یونسکۆیە کەوامان کرد بۆی حەقی ئەو نازناوە نەفەوتێت و حەقی خۆی بینێ بۆیە کۆڕ و چالاکی ئەدەبیەکانمان بەردەوام کرد لەم هەفتەی ڕۆشنبیریە و لەگەڵ معرەزی کتێبەکە بەڵام لەگەڵ ئەوەشدا لەبەرەوەی کە نەورۆزە و خەڵک حەزی لە ئەوەیە کە جەوێک بگۆڕێ پێمان باش بوو کە هەر ڕۆژێکیش دابنین بۆ یادە بۆیە سبەینێ لە سەعات 4 لە ئەمنە سوورەکە کۆڕێکی شێعریە لەگەڵ ئەوەشدا میوزیک و گۆرانی هەیە کە خات و کەویار گۆرانی ئەڵێ و لەگەڵ گروپێکی میوزیکە بەشداریەکان. زۆر باشە لەم هەفتەیە ڕۆژێکیان بەر باڵێن پشکی شێر بەر ڕۆژی جیهانی یاخود ڕۆژی شانۆ دەکەوێت ڕۆژی جیهانی شانۆ دەکەوێت ئێوە چالاکیتان چییە بێت لە ڕۆژە چۆن گرنگیتان پێداوە چەند شانۆگەری لەو ڕۆژە ئەنجام ئەدرێت چۆن تایبەتیەکەن ئەو ڕۆژە بۆ شانۆ؟ بەڵێ 27 مانگ کە ئەکاتە ڕۆژی جیهانی شانۆ ئێمەش بەشی شانۆمان هەیە کە تایبەتە بەو بوارە بۆیە مەڕاستیمێکی تایبەتەکەن بە ڕۆژی جیهانی شانۆ لە هۆڵی ڕۆشنبیری سعات 4 ئێوارە
کە تیایدا وتارێکی عالەمیە کە تایبەتە بە ڕۆژی جیانی شانۆ وەرگێڕا و هەروە وتاری وەزارەت و مەڕاسیمی ڕۆژی جیانی شانۆ دەست پێکات لەگەڵ ئەوەشدا نمایشکردنی شانۆیەک هەرە و ڕۆژە و کە بەردەوامە بێ بۆ ڕۆژەکانی دواتر تا ڕۆژی سیویەکی مانگ کە ختامیەی هەفتەی ڕۆشنبیریە بێ لە تەلاری هونەر لە هۆڵی پشتیوان بەدەوی لەوێش ئەخیر شانۆ نمایش دەکرێت و خەڵات تەوزیاکرێ بەسەر بەشداربوانی هەفتەی ڕۆشنبیری سلێمانی. باش زۆر چاکە. چەند نووسەر لەو کتێبانەی کە لە پێشانگاکە هەیە خۆشان ئامادە بن بۆی کە واژۆ لەسەر کتێبەکان بکەن ئەو کەسانی کە لە ناو پێشانگاکە بەشدارن ئەو نووسەرەکان کێن کە لەوێ ئامادە بن. بەڵێ ئێمە وەک بەڕێوەبەرایەتی چاپ و بڵاوکردنەوە لەگەڵ کتێبخانەی گشتی ئەمە وەکو ئۆپن کۆڵێک بوو بۆ هەموو بنکە و دام و دەستگاکانی تایبەت بە کتێب و کتێبخانە و ئەوانیش هەر کەسێک پێیان خۆش بووە لەم هەفتەی ڕۆژمیریە بەشداریان کردووە و کتێبی تایبەت بە خۆیانیان هێناوە. بەس بسەبێت هیچ نووسەرێکی دیاریکراو نییە کە ئاماژەی پێبەم کە ئەمڕۆ بەشداری ئەبێت لەو یادە. باشە تا چەند پێتان وایە کە ئەم چالاکیە گەورەیە کە بۆ جوانی دەرخستنی سلێمانی و جوانەکانی سلێمانی دەربخات لەگەڵ ئەوەیە خەڵک پابند بێت بە ڕێکارەکان و وەک دەزانین کە ڤایرۆسی کۆڕۆنا ئەم بە شێوە گۆڕاوەکەی زۆر دیسان و تەشەنە دەسەنێتەوە. چۆن ئەو جوانیە بە نەخۆشی ناخۆشی نەکەین و ناشرینی نەکەین پێتان وایە خەڵک پابند بێت و ئەو ڕێکارانی کە ئیگرنە بەر تونند و تۆڵ بن بۆی کە خەڵک بە ئاسانی بتوانێت بێتە ناو پێشانگاکانەوە بێتە کۆڕە شعریەکانەوە بچێتە هۆڵی نمایشی شانۆکەوە. بەڵێ کاتێک کە ئێمە ڕیکلامان کرد بۆ هەفتەی ڕۆشنبیری سلێمانی هەم ڕیکلامی بینرا و بیسترا و هەم لە ڕێی ئەو فلێکس و پۆستەر و دەلیلانی کە بڵاومان کردووە لە ڕێی ئەو داوەتنامانی کە نردومانە بەڕوونی ئاماژەمان پێ کردووە کە بەبێ ماسک ینی کەس ناتوانێت بێتە ناو هۆڵەکانەوە یان بەشداری چالاکیەکانمان بکە بۆیە هەر کەسێکەیەت بۆوێ پێشتر خۆی حازر کردووە کە بە ماسک بێ ئەوەشی کە پێی نەبێ ئێمە لەوێ بە فری ماسک و تعقیم و هەموو شتێکدانراوە ئەوەی کە بیر و چوبێ کە ئەچێتە هۆڵەکان ماسک و تعقیم بەکارێنێ. عادەتەن ئەم چالاکیانە چونکە تایبەتن بە ئەدەب و هونەر ینی کەسی تایبەت بەخۆیە واتە چالاکیەکی هونەری و هەڵپەڕکێ و گۆرانی ئەوە نییە کە هەموو کەس بڕوە تۆزە بۆ کۆڕە ئەدەبیەکان ینی خەڵکی نوخبە و ئەو کەسانی کە لەو بوارەیە کار دەکەن و کە ئینترێستیان هەیە بۆ بوارە ئەو کەسانە سەردانی کۆڕە ئەدەبیەکانەکەن بە هەمان شێوە بۆ کتێبخانەی گشتیش کە ئەمڕۆ و پێشانگای کتێبە ئەکرێ ئەو کەسانە ئەڕۆن کە حەزیان لە ئەدەب و کتێبە بۆیە خۆیان پارێزیەکەن و ئەگەر نەشیان کردبێ لەوێ ستافمان هەیە کە تعقیم و دەمامکیان پێ ئەدرێت بۆیە هیچ شتێکی وا ڕوونایەت کە جێی ترس بێت هەموو شتێک پێشتر بیری لێکراوەتەوە و پلانمان بۆ داناوە. زۆر باشە بۆ هیوایی کە هەموو شتێک وەکو پێشبینیەکان بەڕێوە بچێت و هەفتەیەکی جوان و پڕ لە چالاکی لە سلێمانی بەڕێوە بچێت کە زیاتر و زیاتر جوانەکانی سلێمانی دەربخات. بەو پێی کە ئەمڕۆ یەکەم چالاکی بە کتێبخانەکردنەوەی کتێبخانە و تارێک لە کتێبخانەکە دەست پێکە با بزانم بینینی ئێوە دیدی ئێوە بۆ خوێندنەوەی کتێب و هەروەها بایەخدان بە کتێب خوێندنەوە لە لای گەنجان و بەگشتیش لە لای خەڵک چۆن دەبینیت؟ بەڕاستی من باسی سلێمانیەکەم سلێمانی کە بە شاری پایتەختی ڕۆشنبیری و بە شاری ئەدەبی یونسکۆ دانراوە ینی ئەم نازناوانە هەر ئاوە و لە خۆڕانەدراوە بە سلێمانی ئەکیت شارێکی زیندووە شارێکە کە خەڵکەکەی ئەدیب دۆستە کە حەزی لە ئەدەب و هونەرە ئەمەش لەو چالاکیانەیە خۆی ئەنوێنێت کە بەردەوام لە هەموو هۆڵەکاندا چالاکی و تایبەت بۆ بواری هونەر و ئەدەب هەیە وەکو چۆن کە لە مانگی 11 معرەزی کتێب کرایەوە کە ئەو هەموو خەڵکە بەشداری کردیانی ئەو هەموو گەنجە کە خوێندکاری زانکۆ
کە خوێندکاری پلەکانی تری خوێندن بۆ هەموو بەشداریان کردووە و ینی چەندەها کتێبیان نەکڕی ئەمە ئەوە دەرەخات کە هێشتا گەنج حەزی لە ئەدەبە و بەدوای ئەدەب و هونەرە ئەگەڕێت و بەردەوام لە هەموو چالاکیە ئەدەبیەکاندا بەشداریەکە کتێبیش بە هەمان شێوە. بەڵێ زۆر سپاس دەکەین خات و شەیما وەسیم بەڕێوبەری بەشی پایتەختی ڕۆشنبیری سلێمانی کە لە هەفتەی ڕۆشنبیری سلێمانی چالاکیتان دەبێت بە هیوای ئەوەی کە هەفتەیەکی پڕ چالاکی و پڕ لە ڕۆشنبیری بێت بۆ سلێمانی هەموو کوردستان. سپاس بۆ ئێوە، سپاس بۆم دەرفەتە. بەڵێ ئێستا لە دوای ئەو بابەتەمانەوە ڕاستەخۆ یەکسەر دەچینە ناو باسی بەکارهێنانی دەمامک چکە باسی خۆپارێزی و ئەوەمان کرد کە لەم هەفتەیەدا چۆن دەبێت بە شێوەیەکی تریش با باس لە دەمامک و خۆپارێزەکان بکەیت کە لە ساڵێکە 1.5 تریلیۆن دەمامک لە جیهان بەکارهێنراوە بە پێی توێژینەوەکان لە بواری ژینگە کە لەلایەن سەنتەری پاراستنی گیاندار و گیاندارە دەریایەکان ئەنجام دراوە. تەنیا ساڵی ڕابردوو بۆ خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا مانگانە 129 ملیار دەمامک و 65 ملیار دەستکێش بەکارهێنراوە. هەروەها لە ماوەی ساڵی ڕابردوو 1.5 تریلیۆن دەمامک بەکار هاتووە و زۆرینەیان فڕێدراونەتە ناو دەریاکانەوە کە کێشەکە ئەلێرەیە و ئاماژە بەوەش کراوەکە دەمامک و دەستکێشەکان هەرچەندە هۆکارێک بن بۆ خۆپارێزی لە پەتای کۆرۆنا بەڵام لە هۆکارێکی سەرەکیش دەدور نین بۆ ئەوەی کە ژینگە پیس بکەن یاخود ببنە هۆکارێکی سەرەکی بۆ پیسبوونی ژینگە. بۆیە ئێمە ڕۆژانە دەشبینین ئەوە نەک تەنیا لە دەریاکان ئێمە هی هەرچەندە دەریامان لەلاوە نیە بەڵام ئێمە خۆمان دەبینین کە لەسەر شەقامەکان لە شوێنە گشتیەکان یا تەنانەت ئەو شوێنانەی کە پێویستە دەمامەکەکەی تیا فڕێ بدرێت وەکو سەتڵی خۆڵەیان بە شێوەیەکی تر دەبینین لە تەنیشتی ئەوە فڕێدراوە کە ئەمە زۆر زیان دەگەێنێت بە ژینگە و هەروەک دەزانین ئەم نەورۆزەش خەڵکێکی ئەتوانم بڵێم زۆر زیانی بە ژینگە گەیاند هەرچەندە بەشێک پایبند بوون بە ڕێکارەکان و ژینگەیان پاراست کە چوونە سەیران بەڵام خەڵکێکی زۆریش دەدەخوان زبڵ و خۆڵ و خاشاکیان بەجێشت ئەمە جگە لەوەی کە خۆی ئۆتۆماتیکیان بەهۆی ئەوەی کە ڤایرۆسی کۆرۆنا هەبوو دەمامەکێکی زۆر بەکارهێنرا ژینگە هەر پیس ببوو بەو شکڵە ئەمەشی هاتە سەر. بەڵێ زۆرێک لە ئێمە حەزەکەین یادگاریەکانمان وەکو خۆی بمێنێتەوە یان یادگاریەکان لە شێوەیەک دابنین کە لەبەر چاومان بن بە بەردەوام لە هزر و بیری ئێمە بمێنێتەوە نەچێتە سندوقی بیرەوەریەکان و بە زۆر بێنە دەرەوە تا شتێکە بینین بۆنێک دێ بە چۆنەڵە بە لوتمانە یاخود دەنگێ دەبێ گوێمانە ئەو یادگاریە بێتەوە یادمان. هەندێک کەس هەیە بە شێوازێکی تر یادگاریەکان بۆ خەڵک زیندوو دەکاتەوە. خانمێکی بەریتانی خاوەنی دوکانی پۆستکارتە داوای لە هاوڵاتیان کردووە کە لە ڕێگەی کارتێکی تایبەتەوە چیرۆک و ڕووداوەکانی سەردەمی کۆرۆنا بنووسن و بۆی ڕەوانە بکەن. بیرۆکەکەی ئەم خانمەش پێشوازێکی فراوانی لەلایەن خانمانەوە لێکراوە و بەشێک لە هاوڵاتیان تەنانەت نهێنی زۆر تایبەتی ژیانیان لە کارتەکە تۆمار کردووە. ئێستا خانمەکان دەیانەوێت هەموو کارتەکان لە چوارچێوەی کتێبدا چاپ بکرێت و دەشڵێت دەکرێت لێکۆڵینەوەی زۆر گەورەی لەسەر بکرێت و دۆخی دەرونی هاوڵاتیان لەسەر ئەو کارتپۆستانە ئاشکرا بکرێت. دوکانەکەی ئیلنۆرسفێلد لە دوکانێکی ئاسایی پۆستکارتەکانەوە دەگۆڕێت بۆ شوێنی چیرۆک و یادەوەری سەردەمی کۆرۆنا. لەو کاتەوەی ئەم خانمە بیرۆکەی بڵاوکردنەوەی یادەوەریەکانی لا دروست بوو سەرەتا بەناردنی کارتێکی مۆرکراو بۆ کڕیارەکانی کە داوای لێکردبوون یادەوەری خۆیان یان هەر شتێک لە کاتی کەرانتین و قەدەغەی هاتوچۆڕووی داوە بنووسن و تۆماری بکەن. بیرۆکەکەشی لەلایەن کڕیارەکانیەوە پێشوازی زۆری لێکرا هەندێکیان قوڵترین نهێنیەکانیان نووسیوە و بۆیان ناردووەتەوە. سەرەتا بە چاپکردنی پۆستکارتەکان دەستم پێکرد و مۆرم کردن. دواتر بۆ کەسانەی کە ناونیشانی تەواویان هەیە ڕەوانەم کردن. کارەکەم ئاسان نەبوو تا ڕەزامەندی کڕیارەکانم بەدەست بێنم بۆ ئەوەی کارتەکانم بۆ بگەڕێننەوە. دواتر کەمێک کاتی پێویست بوو تا خۆیان لەم کارە تێبگەن و بە خێرایی بیرۆکەکە بڵاو بوو. مانەوە لە ماڵەوە بەریتانیەکانی بێزار کرد بۆیە بیرۆکەی گێڕانەوەی ڕووداوەکانی ژیانی ڕۆژانەیان لاپەسەند بوو.
بە سەدان کارتی جۆرا و جۆر لە دوکانەکەی ئیلنۆردا کۆبووەوە بە جۆرێک ئەم خانمە بڕیاریدا لەو چیرۆکە جیاوازانە کتێبێک چاپ بکات و تێی دانهێنیەکانی ژیانیان لە سەردەمی کۆڕۆنا ئاشکرا بکەن و تۆماریان بکەن. هەست بە دڵخۆشیێکی زۆر دەکەم کاتێک دەبینم خەڵک ئەم بابەتە تایبەتانەی خۆیان لەگەڵ من بەش دەکەن. ئەتوانین لەم ڕێگەیەوە لێکۆڵینەوەیکی ڕاستەقینە بکەین کە هەندێک دەرەنجامی زۆر سەرنجڕاکێش لەبارەی دۆخی دەرونیمان بۆ دەردەکەوێت. لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بەریتانیا ڕێکارەکانی تون کرد بۆ خۆپارێزی و لە مانگی کانونی دووەمی ئەم ساڵیشدا ڕوبەڕووی داخستنێکی توندی دیکە بوونەوە. ئەوەش کاریگەری جۆرا و جۆری لەسەر دەرونی زۆربەی دانیشتوانی بەریتانیا دروست کرد. دەربڕینی هەست و نووسینی یادەوەریەکانیش لەسەر پۆستکارتەکان نیشاندەری ئەو ڕاستیانە بوون. بەڵێ وەک دەزانین کە ئەفغانستان لە 2001ەوە چاوەکو ئێستا لە ناو جەنگە بێگومان ئەگەر ئەو هەموو ساڵە بە جەنگدا تێبەڕی بێت ئەوە خانمانێکی زۆری بێوەژنی هەیە، منداڵانێکی زۆری بێسەرپەرشتی هەیە کاتە بەو شێوەیە بێت کەسێک نییە سەرپەرشتیان بکات وە ڕێژەی هەژاری زۆر بەرزە بێتەوە لەوێ. بۆیە سوپای ئەفغانستان بە مەبەستی بە تایبەتی وەزارەتی بەرگری ئەفغانستان بە مەبەستی هاوکاریکردنی ئەو ئافرەتانی کە هاوسەرەکانیان لە سوپادا بوونە و کوژراون کارگەیەکی دوورینی جلوبەرگی سەربازی لە شاری کابولی دامەزراندووە و هەلی کاری بۆ 120 ئافرەتی بێوەژنی ئەفغانستان ڕەخساندووە. ئەو ئافرەتانەش بە موچەیەکی $155 لەو چوارچێوەیانی لەوە زیاتر ناکاو لەوە کەمتر ناکات کە پارێکی ئەوەندە نییە بۆ بژێوی ژیان بەڵام بۆ ئەوان پارێکی باشە کە بتوانن بژێوی ژیانی خۆیان و منداڵەکانیان دابێت. ئێرە کارگەیەکی بەرگدووری جلوبەرگی سەربازی سوپای ئەفغانستانە کە لە شاری کابولی پایتەختی ئەو وڵاتەیە. سوپای ئەفغانستانم کارگەیەک با مەبەستی هاوکاریکردنی ئەو ئافرەتانە دامەزراندووە کە هاوسەرەکانیان لە جەنگ و شەڕدا کوژراون. هەر بۆیەش هەموو بەرگدوورەکانی ئەو کارگەیە ئافرەتن. هاوسەرەکەم و کوڕەکەم لە سوپای ئەفغانستان خزمەتیان دەکرد. هەردووکیان کوژران. ئێستا من بێوەژنم و خەرجی خێزانەکەم لەسەرمە بۆیە ناچارم لەم کارگەیەدا کار بکەم و جلوبەرگ بۆ سەربازانی سوپای وڵاتەکەمان بدورم. نزیکەی 120 ئافرەت بە موچەی $155 مانگانە لەم کارگێدا کاری دوورمانی جلوبەرگی سەربازی بۆ سوپای ئەفغانستان و بەندکراوانی ئەفغانی ئەنجام دەدەن. هاوسەرەکەی من ماوەی 13 ساڵ خزمەتی سوپای ئەفغانستانی کرد. 6 ساڵ پێش ئێستا کوژرا. من دایکی 3 منداڵم ناچارم بۆ دابینکردنی بژێوی ژیانم لێرە کار بکەم. هەزاران سەربازی ئەفغانستان بەهۆی شەڕی نێوان وڵاتەکەیان و بزوتنەوەی تالیبان کوژراون. بەمە ژمارێکی زۆری ئافرەتانی ئەو وڵاتە بێوەژن و هەزاران منداڵیش بێباوک ماونەتەوە. هەر بۆیەش ئافرەتانی ئەفغانستان ناچار بوون بۆ دابینکردنی بژێوی ژیانی خۆیان و منداڵەکانیان کار بکەن. هەر بۆیەش لا کارگەیەکی تایبەت بە دوورینی جلوبەرگی سوپای ئەفغانستان هەلی کاریان بۆ ڕەخساوە و کار دەکەن. دەنافەرێقی کوردستان 24. هەرچەندە و ژنانی کە لەم فابریکایە کار دەکەن هەندێکیان بەهۆی ناچاری و ڕۆیان لەو کارە کردو چووکە پێیان ناخۆشەکە جلوبەرگی ئەو زیندانیانە بدورن کە زیندانیانی تالیبانن و لەبەریان بکەن. بەڵام زۆر جار دەوترێت ئەڵێت نەبوونی و نەداری وات لێ ئەکات لەسەر پردی نامەرد بپەڕیتەوە. بە هەر حاڵ ئەوان بژێوی ژیانی خۆیان دابین دەکەن. ئێستاش بەیەکەوە بەهای دراوەبیانیەکان و نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان با پێکەوە ببینی کە چەند ڕۆژێ لەمە پێش دابەزی دووبارە دیسانەوە بەرز بۆ نرخی نەوتیش بەرز بۆ تۆ. ئێستا مێژ بۆتانە خوێنەوە بزانین چ باسە. باشە تاو کاتێک ئامادە بوو لە لای منەوە نزیکەوێتەوە بۆتان بخوێنمەوە $100 ئەمریکی بەرامبەر بە 144,500 دیناری عراقی، 100 یۆرۆ بەرامبەر بە 117,250 دیناری عراقی، 100 پاوندی بەریتانی بەرامبەر بە 197,500 دیناری عراقیە، 100 لیرەی تورکیش بەرامبەر بە 18,150 دیناری عراقیە، 100,000 تومەنی ئێرانی بەرامبەر بە 5,900 دیناری عراقی، مسقالە زێری عیار 24
بەرامبەر بە 405,000 دیناری عراقی. مسقالێکیش زێری عیار 21 بەرامبەر بە 357,000 دیناری عراقیە. بۆ مسقالێکیش زێری عیار 18 بەرامبەر بە 304,000 دیناری عراقیە. زۆر جار ئێمە لە ساڵێکین بەڵام لێکۆڵەرەوان پێشببینی بۆ چەندین ساڵی ترەکەن نەک زۆر جار بە بەردەوام کاری توێژینەوە پزیشکەکان هەر بەو شێوەیە دەبێت چەند ساڵێک پێشببینی بۆ چەند ڕووداوێکەکەن بۆ نمونە ئەوش لە ڕووی تەندروستی مرۆڤەکانەوە پێشببینەکانەکەن لێکۆڵینەوەکانەکەن و دەرەنجامەکان دەرەخەن ئێمەش هەرەوەنەمان لەسەر چاوەڕێ بکەین بزانین وا دەرەچێت یاخودنا چونکە دەڵێن تا ساڵی 2050 زیاتر لە 2 ملیۆن کەس کێشەی بیستنیان بۆ دروست دەبێت و 250 ئەگەر دووبارێکەوە زیاتر لە 2 ملیار بەڵێ زیاتر لە 2 ملیار کەس کێشەی بیستنیان بۆ دروستەکەی کە ژمارەیەکی زۆر زۆرە بە پێی راپۆرتێکی ڕێکخراوی تەندروستی جیهانی تا ساڵی 2050 زیاتر لە 2 ملیار و 500 ملیۆن کەس سەرۆ ژمارەیە کە چەند زۆرە کێشەی بیستن و گەشتیان بۆ دروست دەبێت واتە لە کۆی 4 کەس یەکێک تووشی گرفتی بیستن دەبێت هەر بە پێی راپۆرتەکەی ڕێکخراوی تەندروستی جیهانی لە کۆی ئەوانەی کە تووشی کێشەی هەستی بیستن دەبن 600 ملیۆن کەسیان پێویستیان بە چارەسەرکردن دەبێت و دەبێت ئەو هەستەیان بۆ چالاک بکرێتەوە هەروەها ئاماژە بۆش دەکرێت لە ڕێگەی کوتان دەتوانێت لە 160 حاڵەتەکانی کێشەی بیستن چارەسەر بکرێن و دەشڵێن ئەگەر کێشەی بیستن چارەسەر نەکرێت کاریگەری خراپی لەسەر دەوروبەر دەبێت بە تایبەت بۆ هەلیکار خوێندن دۆخی دەرونی و ڕێکخراوی تەندروستی جیهانی جەقیش دەکاتەوە کە یەکێک لە ڕێکارەکانی خۆپارێزی ئەنجامدانی پشکنینی پێشوەختە جگە لەوەی کە ئێمە پێشکنینی پێشوەخت دەکەین دەبێت زۆر جار ئەڵێین خۆپارێزی لە چارەسەر زۆر باشترێکە زۆربەی زۆرمان ئێستا ئەو هیتفۆنانە بەکاردەهێنین کا بۆ مۆبایلەکانمانە بە سەعات لە گوێمانە 5 کاتژمێر 6 کاتژمێر لە گوێمانە ئەمانە هەمووی کاریگەری هەیە لەسەر گوێمان ئێمە هەروەک چۆن دەڵێن ژینگە پیس دەبێت بەهۆی فڕێدانی زبڵەوە پیسبوونی ژینگەیی دەنگیشمان هەیە لە جیهاندا کە ڕێژەیەکی بەرز ئەنوێنێت ساڵانە ئەم ساڵانەی دوایی بەهۆی زۆر بابەتەوە بۆ نمونە هۆڕینی سیارەکان بۆ دەنگی کارگەکان و ئەو دەنگە زۆرانەی کە بە بەردەوام هەیە ئەمە پیسبوونی ژینگەی لە ڕووی گوێوە دروستەکە با ئاگاداری گوێکانمان بین باش. لە دەریاچەی هەلکی دیکی باکووری یۆنان نزیکەی 50 باڵندەی فلامینگۆ مردار بوونەتەوە لە پاشەوەی چالاکوانانی بواری ژینگە ئەو ناوچەیان بەسەر کردوتەوە و لە ڕێی ئامێرێکی یاخود لە ڕێگەی ئامێرێکی دووربینەوە گەڕاون بە دوای بەناو ناوچەکەدا و بەناو دەریاچەکەدا دەبینن کە فلامینگۆی ڕنگ پەمەیەکی زۆر مردار بوونەتەوە و دوای پشکنی لە تاقیگەی ڤێرتەرنەری بۆیان دەرکەوتووە کە بەهۆی ژەهراوی بوونەوە بووە کە کاتێک ڕاوچەکان فیشەکیان تەقاندۆتە ناو ئاوی دەریاچەکەەوە ئەوە ژەهراوی بووە دەریاچەکە و باڵندەکان ئەو فیشەکانە دەخۆن کە ڕاوچەکان تەقاندویانە. لە ڕێگەیەکی ئاستەم و بە دووری 580 متر لە باکووری ئەسیناوە لەسەر ڕێگەی گوندی شەقامی فلامینگۆ ئەم چالاکوانەی بواری ژینگە ڕێدەکات تا دەگاتە ناوچەیەکی چڕ بە قامیش دەریاچەی ئایوس کە لە ڕێگەی دووربینەکەیەوە دەڕوانێت و دواتر دەچێتە ناو دەریاچەکە و بە فلامینگۆیەکی مردارەوە بووی ڕنگ پەمەیەوە دەگەڕێتەوە نەک هەر ئەم باڵندەیە بەڵکو بەدەیان باڵندەی دیکە لە ناو ئاوی دەریاچەکە گیانیان لەدەستداوە بەهۆی ژەهراوی بوون بەو فیشەکانەی ڕاوچەکان تەقاندویانە. یەکێک لە فلامینگۆ مرداربووەکانم دۆزیەوە زۆری دیکەشێ لەم شوێنەدا کە ژینگەی ئەم باڵندێک کێویانەیە هەرچەندە ڕاوکردن لێرە قەدەغەیە بەڵام هەندێک ڕاوچی تەقە دەکەن و فیشەکانیان دەکەوێتە ئاوی دەریاچەکە و ئاوەکە ژەهراوی دەکات. ڕێکخراوەکانی ژینگە دۆستی نەیانتوانی هیچ کام لە فلامینگۆکان ڕزگار بکەن کە ژەهراوی ببوون چونکە دوای پشکنینی پزیشکانی ڤێرتەرنەری بۆیان ڕوون بووەوە کە فلامینگۆکان پیل و باتری و فیشەکیان قوت داوە ئاماژەشیان بەوە کرد کە نەک تەنها مەترسیە لەسەر ژیانی ئاژەڵ و باڵندەی کێوی بەڵکو مەترسیە لەسەر ژیانی مرۆڤەکانیش. ئێمە تاقیکردنەوەی ئەنفلانزای باڵندە و ڤایرۆسمان کرد کە هەمویان نێگەتیڤ بوون دەرکەوت کە هەموو ئەو باڵندانی گیانیان لەدەستاوە بەهۆی ژەهراوی بوون بووە کە ئەگەری زۆرە باڵندە مردووەکانی دیکەش کە هێشتا نەدۆزراونەتەوە لەناو ئەو ڕووەک و گەڵادارانەدا بن.
تەقەکردن و ڕاوکردن لە ساڵی 2013 لە یۆناان قەدەغەکراوە و نایاساییە، بەڵام ماسیگرەکان چەندین شێوازی نایاسایی بۆ ڕاوکردن بەکاردەهێن و ئاوی دەریاچەکانی پێشەهراوی دەکەن بێگوێدانە باڵندە کێویە دەگمەنەکان. هەر بۆیە فدراسیۆنی ڕاوماسی یۆناان ڕایگەیاند کە ڕێکەرەکان بۆ ڕێگریکردن لە ڕاوکردنی نایاسایی تونتر دەکەین و زیاتر کار دەکەن بۆ پاراستنی ژیانی کێویەکان. ڕاستە دنیا بەرەو پێش دەچێت وە چرخی پێشکەوتن زۆر بە خێرایی دەسوڕێتەوە لە هەموو بوارەکانە. بەڵام دروستکردنی هەندێشت هەیە کە بۆ سەردەمانێک دەگەڕێتەوە وە سوودی زۆرە وەکو هاوشێوەی خانووی دار. ئێستا باس لەواکەین کە لە رووسیا هاوشانی نەوت و غاز ئێستا گرنگی بە پیشەسازی دار دەدرێت. بەپێی ئەو پانتایە زۆرەی کە لە رووسیا هەیە کە دەتوانێت لی سوودمەند بێت لە ڕووبەرەکەیەوە، مۆسکۆ هەوڵی پەرەپێدان بە دارستانەکانی دەدات وەک سەرچاوەیەکی پیشەسازی بۆ بەهێزکردنی ئابوووریەکەی. لەو ڕۆژەوە بەنیازە پشت بە پیشەسازیە ببەستێت کە پیشەسازی دارە کە ژینگەکە لە پیسبوون دەپارێزێت و دەتوانن بەو دارانە خانوو دروست بکەن یاخود بە تەمای دروستکردنی باڵاخانن. ئابا بزانین چۆن بە تەمان ئەو کارە بکەن. ئابووریەک کە جەختێکی زۆر دەکات لەسەر پەرەدان بە دارستانەکان چەندین ساڵە هەوڵی ئەوە دەدات کەیدی پشت بەم سامانە سروشتیە ببەستێت کە بەکارهێنانی دار و تەختەیە کە لە دارستانە بەرفراوانەکانی رووسیا دەست دەکەوێت. بێگومان یەکێک لەو کەرتانی کە بە تەواوەتی پشت بەم پیشەسازیە دەبەستێت کەرتی بیناسازیە. هەروەک دەبینرێت دروستکردنی خانوو بە دار و تەختە زۆر لە پەرەسەندندایە. ئێمە ئێستا دەبینین چەند بە خێرایی پیشەسازیەکان بەرەو پێشەوە دەچن. کەرتی بیناسازی زۆر پەرەیسەندووە و داواکارێکی زۆری هەیە بۆ دروستکردنی خانوو بەدار. ئەمە ئەوە دەردەخات کە خەڵک لە باڵەخانەکانەوە دەیانەوێت بێنە ناو خانوو. ئەمە ئایندەی رووسیایە. هەرچەندە تا ئێستا لە بینەسازی دروستکردنی باڵەخانە ناتوانرێت سوود لە دار و تەختە وەربگیرێت. بەڵام لەلایەن وەزارەتی ئاوادانکردنەوە هەوڵی ئەوە دەدرێت کە بتوانن بینای چەند نهۆمی بە دار و تەختە دروست بکرێت. بۆ ئەو مەبەستەش پشت بە دارستانەکانی رووسیا دەبەستن. بۆ زیاتر دڵنیابوونەوە لە بەردەوامیدان بە هەوڵەکان و گرنگی پێدان لە دروستکردنی باڵەخانە بەدار دەبێت ئێمە زۆر گرنگی بە ڕواندنی درەختی زۆر بەرز بدەین و بەردەوام بین. جێگەی ئەو دارانە دەبڕینەوە بە چاندنی داری دیکە پڕی بکەینەوە و دارستانەکان زیاتر پەرەی پێ بدەین. کارگەی CLT لە ئامادەکردنی دارە بڕدراوەکان بۆ ئەم جۆرە پیشەسازیە لە جۆری خۆیان لەسەر ئاستی جیهان یەکەمن کە فۆرمێکی لەم شێوەیە پیادە دەکەن و پەرە بە دروستکردنی خانووی دار دەدەن و جەخت لەوە دەکەنەوە بۆ پارێزگاریکردن لە دارستانەکان دەبێ بیرۆکەی نوێ بهێننە ئارە لە پێناو بەردەوامبوونی ئەم جۆرە پیشەسازیە و زیاترکردنی ژمارەی خانووەدارەکان لەو وڵاتە. بابەتمان هەل لە ڕۆشنبیری و ئەدەوە بۆتان ئامادە کردبوو تا هەر سوچێکی دنیا کە بابەتێکی سەرنجڕاکێشی تێبوو. ئێستاش کاتی وەرزشە. ئەوانەی کە ڕاهاتون لەگەڵمان لا پرۆگرامی ڕۆژباش لەگەڵ ژاکاڵ خۆشنا و ڕاهێنان و وەرزش بکەن بۆیە بەجێتان دێهەڵم لەگەڵ ژاکاڵ چونکە زانیاری و سوود لە ڕێنمایی و ڕاهێنانەکانی وەردەگرن لەگەڵی بن. ڕۆژ باش ڕاهێنانی ئەمڕۆ لەبارەی ماسوولکانی بچووکی لەش دەست پێکەین. این بۆ خوارەوە دەستەکانمان لەجێ سینگماندا بێت، قاچمان ڕاست بێت، یەک دەستمان ئەیبێن بۆ تەختەکە ئەوی تر وین بۆ خوارەوە. نەفاسێکی قۆڵ بکێشن. ئەمە سوودی هەیە بۆ سەرەوەی لەش و بۆ هەموو ماسوولکەکانی سک. سکتان بەم بۆ ژوورەوە پشتان ڕاست بێت، دەستەکانتان ڕاست بێت و پەنجەی قاچتان لەسەر هەرزەکە بێت. 4 جاران 30 سانیا ئەمە دووبارەیەکەن کە سوودی هەیە بۆ ماسوولکانی سک و بۆ پێشەوەیشان. ڕاهێنانی دووەم قاچی ڕاستمان لەسەر تەختەکە داینێن، ئی چەپ
لەسەر عەرزەکە بێت ئاگادار بن ئاژنۆتان نزیکی عەرزەکە بێت سکتان بە بۆ ژوورەوە نەفاسێکی قۆڵ بکێشن و بێن بۆ خوارەوە وێن بۆ سەرەوە لانجس کە سوودی هەیە بۆ ماسوولکەکانی ڕان و بۆ سمت سکتان بە بۆ ژوورەوە نەفاسێکی قۆڵ بکێشن 4 جاران 12 یعنی 4 سەت دووبارە یەکەن ئەمە سوودی هەیە بۆ پێشەوەی ڕان و بۆ سمت و ئەیگۆڕن قاچی ترتان لەسەر تەختە ئێن بۆ خوارەوە ئاژنۆکان نزیکی عەرزەکە بێت چوار راوند ڕاهێنانی سێڵ لەسەر ئەم تەختەیە ئێن بۆ سەرەوە قاچەکتان ئەیبن بۆ دواوە وێن بۆ خوارەوە ئەیگۆڕن قاچی چەپ بۆ سەرەوە قاچی ڕاست بۆ دواوە ئەنی 4 سەت لە یەک قاچ سوودی هەیە بۆ پشت بۆ سمت و خوارەوە ڕاهێنانی چوارەم ئەگە بتوانن باز بدەن لەسەر ئەم تەختەیە یان بە یەک قاچ بازدان یان بە یەک قاچ ئەم ڕاهێنانە 4 جاران 12 دووبارە یەکەنەوە هیوادارم سووتان لێوەگر بێت کاتێکی خۆش زۆر سپاس کە لەگەڵمان بوون هەفتەیەکمان بەڕێ کرد پڕ لە چالاکی پڕ لە یاد و بۆنەی نەتەوایەتی پڕ لە خۆشی و پڕ لە شادی بۆ هیوای کە هەفتەی داهاتوش و ڕۆژەکانی دیکەی ژیانتان هەر هەمووی بەم چەشتە خۆش و شاد بێت ئەو بەخواتان دەسپێرم تا هەفتەیەکی تر ڕۆژی شەمە کە هاوکارم هاژە لەگەڵتان دەبێت و پرۆگرامتان پێشکەش دەکات ئەوە من بەخواتان دەسپێرم و پێتاڵم ماڵ ئاوە